ماوەی تقریبا ئەوە 6 ڕۆژە بێ دەستم کردو بەم ئیشە دوای وەفاتی باوکم کە باوکم مختاری هەڵابجە بوو بە عام هەڵەبجە و شارە زۆر مختار بوو دوای ئەوترە کە باوکم وەفاتێکی فەراغی کەوتە ئیشەکەی باوکمەوە ئیتر ماوەیەک دانیشین تاوەکوێ تەوابوونی پرسە و ئەو شتانە چەند کەسێک ویستیان جێگاکەی باوکم بگرن بەڵام بە حکمیەوەی کە خۆمان توانامان هەبوو تیادا ئیشەکە بکەین هەسانی خۆمان معاملاتمان بۆ کرد و ڕێچوونمان بۆ کرد تا دەست بەکار ئەمیشی باوکم بگرینە دەست. باوکم لە ساڵی 1990 دەست بەکار بوو مۆری مختاری وەرگرت هەتا ئەو ڕۆژەش پێش ڕۆژە پێش وەفاتیشی هەر مۆری ئەکرد تقریبا متوانم بڵێ ماوەی 25 ساڵ بەردەوام بووی لە خزمەتکردنی شاری هەڵەبجە و دەوروپشتی هەڵەبجە بە عام و هەروەها دەوروپشتی شارە زۆر و ئەترافەکانی تریشی بەبێ بەرامبەر هەموو ئیشەکانی خەڵکی ڕایی ئەکرد. بەنسبەت ئیشکارەکانی منەوە کاوڵاتیەک لای شلێرخان کە وەکو ئافرەتێک بۆتە مختاری چەند گەڕەکێک لە هەڵەبجەیە ئەمە جێی دەستخۆشیە بۆ پێشینەی کارکردنی ئافرەتان لە هەڵەبجەیە نوێ نییە هەر لە زمانی عادیلەخانەوە لە ساڵی 1970 بەدوا ئەوانە ئافرەت ڕۆڵی هەبووە لە هەڵەبجەیە و توانین بڵێن زۆربەی بەڕێوەبەرە گشتیەکان و سەرۆکی شوێنەکانی هەڵەبجە ئافرەتن دەستخۆشییان لێ یەکەین. وڵی هیوای سەرکەوتنی بۆ دەخوازم تیا ڕادەبینم زۆر سەرکەوتوانە ئەرکی سەرشانی جێبەجێ بکە چونکە پێشتر باوکی بە ڕێزی کاک جەمیل نزیکەی 30 ساڵی من ئاگام لێ لەم شارە لە خزمەتێکی زۆری خەڵکی هاوڵاتیانی شاری هەڵەبجەی کردووە و مختاری ئەم شارە بووە و زۆر جێگەی ڕێزە و اینجا خەڵکی لێ ڕازیە و ئەمیش وەکو کچی ئەو بەڕێزە هیوادارم چاکتر و باشتر ئەرکی سەرشانی ڕادەپەڕێنێ. وەڵام منوکو خۆم زۆر حەزم لە ئیشەکە بوو زۆریش یانی ئەگەر توانای ئەو منە باید جورئەتی ئەو منەکردای نەمەتوانی بێم ئەم ئیشە بگرمە دەست زۆریشم حەز لێ بوو بە پشتیوانی براکانیشم ئەم ئیشمەگرت کە یەکەم جار کە وتیان ئێمە ناتوانین ئەو ئیشە بکەین مەجالێکی وامان بوونێ ئەتوانین توێ بیکەوتم بە دڵنیایی و ئەتوانم ئەو ئیشەکەم چکە لە پێشتر خۆم ئیشی ترم کردووە پێشتر لە ناو ڕێکخراوەکانە ئیشم کردو لە دەرەوە ئیشم کردووە ینی ئیشێکی قورس نەبوو بم حەزەکەمانی ئەو ئیشانی کە ئافرەتەیکە زیاتر بێنە پێشەوە ئافرەت دەورێکی باڵای هەبێ بە سواز بەخوا لە شاری هەڵەبجە ئەتوانم بڵێم زیاتر ئافرەت دەورە بینێ.